جا سەیری کەن برایانی بەڕێزم ئەم ئاەتە چ بەلاغەیەکی لەخۆ هەڵگرتووە. دێنە سەر ئەو خاڵانی کە پێویستە بوەستینتیایە بۆ سەرنجدان، هەم لە ڕووی ڕەوانبێژی قورئانەوە ئەم قورئانەمان زیاتر لە دڵ و دەروونە ئەچەسپێنن کە فەرمایشتی خوای پەروەردگارە و بەشەر هیچ جۆرە بەشەرە لە هیچ شوێنەکە، لە هیچ زمانێکە، لە هیچ نەوەیەکە، لە هیچ کاتێکە ناتوانێت گەم قورئانە داڕێژ. ئەوە مەیدانەوە ئەرز و ئەوە گەز بۆ هەر کەسێک بە هەر زمانەگەی نووسێ لەم زەمەنی کۆمپیوتەرێ. یەکەم خوای گەورە فەرمێ وأنفقوا مما رزقناكم، يعني هەندێک لەوە ببەخشن کە پێمان بەخشیون، کە ئێمە پێمان داون، هەندێک لەوە نەک هەمووی. هەندەکەس لە پێناوی هەمان خوادا ببەخشن کە پێی داون، پێی بەخشیون. بەم شێوازە دەروونەکان زیاتر بەلای بەخشینەکەی چێشک. هەروەگەوەی بڵێن جاکە خوای گەورە ئەم هەمووی پێداوین کە ئەوە فەرمێ هەندێکی لە بەرخاتری من ببەخشنەوە، ئیتر چ سپڵەی و بێوەفاییەکە، چ نەزانی و بێ عەقڵیەکە، چ درک نەکردن و پێی پێنەبردنێکە، چ ڕەزیلیەکە نەگەر نەیبەخشین، هەندێک نەبەخشین. دیسان بۆیە فەرمێ هەندێک لەو سامانە ببەخشن کە پێم داون، چکە خوای کارجوان ئەزانێ ئەگەر داوای بەخشینی هەموو سامان و ماڵەکەمان لێ بکە وەڵام دانەوەکە نابێت، بەمەش ئێمە گوناحبارە بێت کەوابوو داوای هەمووی نەکردووە ئەوەی پێم داون بیبەخشنەوە، بی خۆتان نییە بیبەخشنەوە، نا ئەفەرمێ ئەوەی پێم داون هەندێک لەوە ببەخشن بۆ ئێمەش گوناحبار نەبین، لە توانامانە بێت کە ئەبەخشی. چکە لە جێیکی ترا فەرمووی وإن تؤمنوا وتتقوا يؤتكم أجوركم ولا يسألكم أموالكم إن يسألكموها فيحفكم تبخلوا إن يسألكموها فيحفكم تبخلوا ويخرج أضغانكم. سيدي كان أو بيواندين نواني إيمان التقوى وبعداشتي لا إخوان. وإن تؤمنوا وتتقوا يؤتكم أجوركم، أقر باور بهنو تقوى إخواتانا ببارس كاريب كان أو حتما خواهي قربت شاكا باداشتكتانا ذاته. ولا يسألكم أموالكم، خو خوا داوای بەخشینی هەموو سەر و تسامانەکەی لێ نەکردوون، لێشتان داواناک. إن يسألكموها فيحفكم تبخلوا، خوای گەورە زانە گەر داوای ئەوەتان لێ بکە بە تەئکید پیسکە و چاوبرسیە بن، ڕەزیلە بن، نایبەخشن. ويخرج أضغانكم، بەوەش ڕقوکینەتان دوای سەرەکە لێڕژێ زیاد دەبێ، لەبەر خوای گەورە نایەوێت تووشی ئەوەی حراجێتان بکە و بۆی گوناحباریش نەبن. كابو مما رزقناهم، جعل همو شونك القرآن شاك وصفي أهل إيمانك أفرنا أهل إيمانك كسانك إيمانك كان هنا ومما رزقناهم ينفقون، لويك بيمان بخشيون بشك لو أبخشنا ولا بينا يخاي فرود قال دوهم كأفرنا رزقناكم بأوي بيريان بخاتو كأوي هيانا هي خواي جوريا روزي أو بلطف خوي أماني كردو بخاوني بەمەش دڵ نەرمتریانەکە بەرەو بەخشینەکان زیاتر هانەدا و ئەیان با بۆ ئەوەی خۆیان لە زاتیەتی خۆیانەوە پاڵنەری بەخشینەکە ناخی خۆیان و هەستی خۆیان بێ بگەنە ئەو ئاستە بەرزەی هەستی مەسئولیەتیان تیا دروست بێت. چکە لەلایەکە ئەڵێن دەی ئەو خوای خاوەنمان و سامانەکەی پێبەخشیوین ئەوە فەرمێ ببەخشن، ئەو خوای کە دادپەروەرە تا ئێمە لە ڕێ ئەوە ببەخشین ئەو زیاتر لە پەرچاویە بێ حتمما. ئێمە لەبەر خاتی خوا گەورە ببەخشین خۆ خوای گەورە حتمما بۆمان زیاتر دەکات، بەڵام کە نەمان بەخشی چۆن ڕوومان بێ داوای زیاتری لێ بکەین. ئەوەش بۆیە فەرمێ ڕەزەقناکم، ئێمە ئەو ڕۆزیەمان داونێت. سێمە فەرمێ من قبل أن يأتي أحدكم الموت، پێشەوەی مەرگ ڕێتان پێ بگرێت. هاتني من لويا من قبل أن يأتي أحدكم الموت ئاماژەی بە نزیکی مردنەکە لەو مرۆڤەوە، هەر یەکێ لە ئێمە احساس بەوە کە مردنەکە چەند لێی نزیکە. کەوابوو مسلمانەکە بێ بزانێت کە لە چێبڕچێیەکایە پێویستە زوو ببەخشێ پێشەوەی مەرگەکەی بگات. چکە مانای من لێرەدا وەکو زمانەوانیەکان زانایان فەرموویانە تفید ابتداء الغایة الزمانیة،
سەرەتای دەستپێکی زەمان ڕوەکاتەوە ئالەم کاتە ساتەوەکەوا دەستان پێکە و مەرگەکەتان بەرەو ڕوودێ خێرا ببەخشنەوەش زۆرترینشت ببەخشن پێشەوەی نزیکتر بێتەوە لێتان مەرگەکە نزیکتر بێت یعنی کاتەکە نزیکە لە هاتنی مردنەوە هەر پێکەوە هاوڕێن بەرەو ڕووی یەک دێن مردن لەو سەرەوە دێ بەخشینت لەم سەرەوە پێویستە دەست پێکە کە تۆ هەز بە مردنەکە ناکەی تەبان هەز بە بەخشینەکەش ناکە کە تۆ ئانازانی ئەمە مڵکی خوای گەورە و پێی بەخشیوی تەبان نابەخشی لەبەرەو فەرقی بینی کابرایکی کافر و مسلمان چەند زۆرە مسلمان شتێکی چاپ کردبێ و بیفرۆشتە خەڵک پێی سەیرە شەڕبابە ئەم شتانە لە پێناوی خوای بە خۆڕایی سەرفەکرێ سەیری ئەهلی مزگەوتکە سەیری ئەهلی کەنیسەکە سەیری ئەهلی دینەکانی ترکە لە جوولەکە لە ئەو جنوبی شەرقی ئاسیا بڕۆ تەماشا بکە خەڵکێکی بودایی هەروان ئەوەی دیندارە ئەبەخشێ تەچێوەی بێدینە هەر کۆ کاتۆ هەر چاوی چووە کەوابوو لێرە خوای پەروەردگارم مینەی لێرە هێناوەتن من قبل أن يأتي أحدكم الموت پێشەوەی مەرگەکە بێ بەرەو ڕووتانەوە دێ وردە وردە هەر دێ و ئێوەش پێویستە ئەڕۆن بەرەو ڕووی شتێکیش نییە مەساری یەکتر بگۆڕن نە ئەو ڕێە گۆڕێ هەردێ بەرەو ڕووتان نە پێتان لاچێ نە بەربەستان بۆ دروستەکرێ نە ئێوەشتان لێی نزیک نەبێت ئێوەش هەر بەرەو ڕووی ئەو دێن کەوابوو لەم کێبڕچێیە خێرا ئێوە زیاتر ببەخشن یعنی هاتنی مەرگەکە حتمەنەوە گەێنە کەوابوو بەڵام نازانرەکەات نزیکەیان دوور خۆگومانیان یەکەوە دیسان وەکو بڵێ دەی ئەوەش مەڵەتێکی تری ڕەخساو لە بەردەستانە پێشەوەی مەرگەکەتان بگاتێ ببەخشن هەرچەنە ئەزەل کە هادی تر دوان ناکە بەڵام وەکو بیر و ژیری بزواندن و دواندنێتی کە ژیری چۆن ئەدوێنێ بیریمان چۆن ئەجوڵێنێ کە دەی ببەخشن خۆ کاتێکە هێشتا لە بەردەستانە ماوە ئەمرەکەتان تەواو نەبووە جارێ خاڵێکی تر چوارەم مەفعول بیهەکەی هێناوەتە پێش فاعیلەکەوە يعني كراو لبيش بكرايا من قبل أن يأتي أحدكم مفعول به الموت فاعلك چونك أو جباسك مسلمان أراسك راوك أحدكم نقد مردنك هو أني زياتر بيش خصو مسلمان كدا ويلي كراو هوشي لمردنك به وزوتو ببكاو ببخش ديسان لبروي همو كارك لجيانا أكرتو مردن كوتاي بهمو هلو يسيك هين بويا مردنك كوتوتا أخيري آياتك لهمو قرآني شاوه مردن كوتاي بشتكان ديني لبرو مردن لجملك شاكوتوتا نهايتي جملك سبحان الله لقالوا شاك مردنك فاعلة أحدكم الموت فاعل وأحدكم مفعول به كأصل الجملة عربية فعل فاعل مفعول به وكو كردينية وكده بكرده مبتدا ده طلع فعلك وتأخيره وكو عليه آزاد سيوكي خوار آزاد فاعلك سيوكي مفعول به خوار فعلك وتأخيره بلان بعربية لي أكل آزاد التفاحة يعني التفاحة يعني تفاحة بنكر كوتأخيره مفعول به كوتأخيره بلان ليرة أحدكم كمفعول به كي هنا يتبيشوا لبر المردنك اللي ياكو تايبها مش تقديني أوش أسلوبك الروان بيجي قرآن خالي بينجم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي فأكا لا يكوى بيوتر للسرعة والترتيب خيرائية وبدوا يكترهاتنا انفاقك كردنا كرمردن وهاتو أو سرعتي لقل خواهي بترتيب شريز بندية كهيز لو شيء كدواناكو يش أنا ستخونا غيشي أولاد بدوايا كادي للايكي تري شو دي سامبورن كرنوي هو يكيب يوترفاي سببي بس نوي رسكشة لقال يكتره بويا نيفرمو ثم يقول ثم بو تراخية كاتكي تولجش نشي فرمو ويقول كأيش هربو رزبندية بوت عطفة بيكو ربتي أنا كاتو بيكو بس نوي قشتية بلان بيجو دانا كات مرزني كاتك مراعاة طالما ليرة كفاءتي هنا ايوه السرعة والترتيب علاقة بزمنك شوية علاقة بترتيبه علاقة بسببك شوية يعني مردنا كأدته هوي بشمان بونوتان او داوانا بجيتان كسا خوايا كميشي ترمان جواب خبا خير وخيرات كنت واو نابجي هيجني لزمانك كيف وتاوى اقر لجي او فاء ثم بهاتايا او ما نقول الروان بيجي نادا كوابو فاء كبو سرعته استاب بخشن ككاتي قول كردنك ايا
نەک تازە ئێوە دوای سعاتێک یاریتان کردو لە هەردوو جێمەکە تازە بەتەمان ئەو دەدەقەی ئەخیر ماوەتەوە گۆڵ بکەن تیای. شەشەم بۆ ئەوی بیسەلمێنە کە ئەوەندە خێرا هاوارەکرێ و پەلەی تێداکرێ بەڵام فریان ناکەون. سەیری کەم ئوسلوبی قورئان چۆنە لەبەر ئەو سورعەتە هاوار ناکە بڵێ یا ڕەبی یا ڕەبی بەڵام خێرا هاوارەکە فەیەقولە ڕەبی فریا ئێوە ناکەوێ بڵێ یا هەڵنەوە کە زەمانەکە لێکن دەتەوە چۆن لە کوردیا تۆ گەر هاوار ئاگرێک کەوتۆتە هاوارەکە ئەڵێ ئاگر ئاگر خۆی لە قوتارکەن ئەو مەجاالەوە نیە بڵێ ئاگر ئاگر کوڕەکەەوە ئاگر کەوتۆتە خۆی لە قوتارکەن کورە ئاگرە نەتان سووتێنێ ئەوە ناڵێ هەر هەڵێ ئاگر ئاگر ئەمش بە هەمان شێوە کابرا فریا ئێوە ناکەوێ بڵێ یا ڕەبی فەیەقولە ڕەبی هەر خێرا یەکسەر هاوارەکە خوایە مەجالی هیچ جۆرە پاڕانەوەی تریشی نەما هەر یەکسەر هانا بۆ خوای گەورە دێنێ بەو شێوە فەیەقولە ڕەبی. نقطەی حەوتەمە فەرمێ لەولا ئەخەرتەنی نەی فەرموو لەو ئەخەرتەنی چونکە لەولا بۆ داواکردنێکی بەهێزە ئلحاحی پێوەیە زۆری پێ داواکە بۆ داواکردنێکی بەردەوامە یەک لە دوای یەکە لە مەجالێکی کەمە کە ئیتر شەرمی تیان نەماوە هەڵوێستەکەوە ئەخوازێ تا بە هەر پاڕانە و لاڵانە و داواکاریەک بێ هەر بەس بیجەڕێتەوە بۆ دنیا خێر و خێراتەکەی بکە هەر ئەو سەلۆت سامانە بکا بەخێر بەڵام ئەگەر لەو بواە ئەخشێ بۆ یەکجار بێ داوایکی نەرمونیانە لەولا ئەخەرتەنی لەو ئەخەرتەنی نەرمونیانە لەولا ئەخەرتەنی هانا و هاوارێکە خێراخێرا هانا بۆ بردنێکە ئەمە جگەلەوەی کە مانای تەمەنا خۆزگە ژەگەێنێ لەوەکە مانای تەمەناگەێنێ خۆزگە بە جێڕامایەتەوە بۆ دنیا ئەمە هیچ نییە وەکەوەی کارەکەی لە دەست دەرچوو بێ بێ ئومێد بوو بێ ئەمجا بڵێ ئەی خۆزگە بیجێڕامایەتەوە بۆ دنیا هیچ نییە عنی ئەوەندە حەریص نییە لەسەر وەڵا خۆزگە بگەڕامایەت ئەژدانە کە ناگەڕێت چکە ڕێساکە وایە کە هەر کەس مەرجی گەیشتەی ترە بێت تەسلیمی بێ نبینی کابرای شاعریش کە دڵنیایە لەوەی گەنجێتەکەی تازە ڕۆیوە ناگەڕێتەوە کەچی هەرڵێ ئەلا لەیتە الشەباب يعود يوما فأخبره بما فعل المشيب خۆزگە گەنجێتیە گەڕایەتە هەواڵی بدەمە زانی ئای پیرێتی چی بەسەرهێناوە فأخبره بما فعل المشيب. ئەم زۆر داواکردن و ئیلحاحکردنە وەختێک کە لێ قەومانە لە کاتی لێ قەومانایە وەکو هەموو کەسێکە لە کاتی لێ قەومانێتی پیاوێک لە ساتە وەختێکایە و ئەگیرێ لەو لەحظەی کە ئیتر کەوتونەتە سەری کەوتێتە بەردەستی کۆمەڵە جەلاد ڕێگر دەست جەردەی خوانەناس پارەکەی لێسەنن یەکەم جار ڵێن نیوەیە و پارەمان بەرێ ئەم نایەنداتێ کە کەونە سەر لێدانی بە شەق لێسەنن ئەڵێ باشە بە قوربانتان پارەکە ببن وازم لێ بێن دەڵێن ناوازیش لێ ناین وەرە معلوماتی لە لاشتە پێمان بڵێ لە چۆ هاتی بۆ شوێ هاتین ئەسراری تریشی لێ وەرەگرت لەبەرەوە لەو لەحظانەیە کە ئابرا مەمنوونە پارەکەشی ببنێ ئەو شەق لێدانەشی خواردووە بەس ڕۆحی تیا بنێن لەبەرەوە هانا بە هاوارە بە ئیلحاح بە ئافرەتە وەختی مێردەکەی ئەوێ تەلاقی بە دووسێ مناڵی بەسەرا کەوتووە شوێن و جێگا و ڕێگایەکی نیە سەد جار مەمنونی پیاوەکەی بێتەوە بە قوربان و وەساقەی بێتەوە بۆی تەلاقەکە ڕوونەدا چونکە لەو لەحظەیە لە ئیلحاح بە ئیلحاح هەکاتەوە یەکەم جار ڕازی نەبوو بە شەڕەکە ئێستا ڕازیە قیروسە لە لێدانەکە قیروسە لەوە بە تەلاقەکە ڕوونەدا مەجبوریە بێتەوە بڕۆ ژنێکی تر بێنە بەس من تەلاق مەدە ئەو شتە قورسە ناخۆشە خاتە سەرشانی لەبەر خاتریە وێ لێرەشە خوای گەورە فەرمێ لەولا ئەخەرتەنی إلى أجل قريب هذا دێکی زەمەنیە خاڵێکی تر هەشتم لە دوای لەولا کرداری ڕابردووی هێناوەتەوە لەولا ئەخەرتەنی نەک لەولا تؤخرونی چکە ڕابردووەکە ڕوویدا و لێ بۆتەوە قەرار دراوە خوای پەروەردگار تەواو قەرارەکەی داوە تەخیری ناکە ئەم لە تاوە هاوارەکە بەڵکو دوای بخەیت تازاوە تەواوی ئەوە نیە بێتەوە ئەگەر کرداری ڕانەبردووی بهێنایە ئومێدی گەڕانەوەکە هەرچەند کەمیش وایە هەر ئەمە لەولا تؤخرونی وەکو خوای گەورە بۆ نیعمەتی ئاوە فەرمێ لو نشاء جعلناه أجاجا فلولا تشكرون ئاوی بارانە ئەو ئاوی بارانە سازگارە ئێمە لە هەورەوە بۆمان هێناونەتە خوارە و خسومانەتە بەردەستان ئەگەر ئارەزومان لێ بۆ ئەمان کردە خوێیاوێکی تفت و تاڵ ئەمان کردە سوێراو بەڵام هێشتا ئومێدی ئەوە ماوە کە نەکراوە بە سوێراو تفت و تاڵ نەبوو یانە فەرمێ لەولا تەستەغفیڕون سەیری
فعل مضارع بدواياته لولا تستغفرون الله لعلكم ترحمون دەیخۆ بوار و کاتیەوەتان ماوە کە داوای لێبردن لەخوای گەورە بکەن تا بەزەی پێتانە بێت تا بتان بەخشێ لێتان ببوورێ لێرە فەرمێ لەولا ئەخەرتەنی هیچ ئومێدێک نەما تازە بڕیارە و فعل ماضی بەدوایەتەوە ڕابردوو کاو هیچ ئومێدێکی نییە یعنی لە کاتێکە داوای ئەوەکە یەک زەڕە یەک تۆز مەجالێکی تری بداتەوە مەجای ئەو تۆزە هەر نەماوە عمرێکی بداتێ مەجای ئینفاقت خوایە بەزەوەندە ڕێگان بدە کلیلی قاسەکە بدەم نەخێر مەجال نەما خوایە ئەوەندە ڕێگان بدە و پارەی پێمە لە حساب بانکەکە دەریێنم نەخێر ڕێگانم خوایە بەس ڕێگای ئەوەندە بدە وەسیەتەکە بنووسم بۆ چێ بێ نەخێر ڕێگانم خوایە ئەوەندەی کە بەدەستمەوە خێرا بیدەم لەو سەرجادە بیدەمە خەڵکی هیچ مەجال نەما تۆ عمرێکی توولانیت لەبەردەست هابوو نەتکرد سیقەی چۆنەوە پێ بکەم 5 دقەیترت بدەم و 10 دقەیترت بدەم ڕۆژێکی کەت بدەم یەک عمرێکی 70 ساڵی ژیایی تۆ ئەمەت نەکرد لە 20 ساڵیەوە تۆ عەقڵت هەموو شتێک گەشتکەیە 50 دانە ساڵە تۆ کۆکەی تۆ زەوی و زار و مڵک و ماڵ و حساب بانکی و هەموو شتێک ئەی بۆ نەدبەخشی بۆ چاوەڕێی دوای 70 ساڵ 7 ڕۆژی ترت بدەمەوە تەواو کۆتایی پێهات ئەنجا سەیری کەم برانی بەڕێزم خاڵێکی تر نوێیەم داوای مۆڵەتێکی زۆر کەمەکە بۆ خێر و خێراتکردن بەڵام تۆ ئەو تەمەنە دوور و درێژەت بردە سەر نەتکرد تەوا بوو تۆ چیت سپڵەی ماڵی دایتێ تەمەنی دایتێ ژیایی هەمووی لەبەردەستا بوو مەجای خێر و خێراتەکەشە بوو نەتکرد بگەڕێرە سەر سپڵەی خۆت یان نەزان بووی پاشە لەو هەموو عمرای بۆ نەزان بووی بۆچی عەقڵت بەوە نەشکا بڵێ خوای گەورە پێی بەخشی و منیش ببەخشم یان درۆت دەکرد هەر کۆ دەکردەوە ئینشاڵڵا لێ یەکەم بەخێر هەر نەتکرد وەڵام ئینشاڵڵا زەکاتەکە دەرەکەم زەکاتەکەش 50 جاریان بیر خستیتەوە ئەوجا هەر مماتەڵت پیاک دوایی لە زەکاتەکەیت کردەوە بە پیاوەتی هەڵاڵم بیدەم بە کەس و کارەکەی خۆم بەڵام پێشیان نەڵێم زەکات هەرچەنە جائیزە تۆ وا بکەیتەوە بەڵام ئەمە هەر ئەو نەفسەیە کە ئاوا چەسپاوە بەو سەروەت و سامانەوە لێی جیا نابێت لێی جیا کەرەوە کاچ خۆم ئەم دنیای بە قیمەتی چێت چه قیمەتێکیە کە کردوتەتە کۆڕ چەندت بۆ قیامەتە سەرف کرد آخر لەو وەختەیە خوای گەورە کە ئەم هاوارەکە خوای یەک تۆزم لەو عمرە بدەرەوە لەولا ئەخەرتەنی إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين بس تۆزێکم ئەو عمرە بدەرەوە تۆزێکم لەو تەمەنە بدەرەوە تۆزێکم کات بدەرێ إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين خوای گەورە فەرمێ نا تۆ نەتکرد لەبەر ئێستاشی ئەوە نییە جێمەتوانە نی تاکو بتکەین جا سەیری کەم برایانی بەڕێزم سبحان الله لە ئوسلوبە بەلاغی قورئانیە فائي هنا وفرمه فيقول ربي العربية فعلا الفاء الدالة على قصر الزمن أو فاء بلقو نشاني كرتي زمنك أجين يعني لا كاتي مردنك هاتو طلب تأخيركش لنواني أمدو أنا فائي هنا دعي سبحان الله يا أكشي حذف كردوي مسافة هاوار كردنكشي كم بيت فيقول ربي نالي فيقول يا رب لولاشی دیسان هێناوە بۆی ئلحاحێکی بەردەوامە لەسەر یەک لەسەر یەک لەسەر یەک کە بە دوای ئەوە فعلی ماضی هاتووە کە بە دوای ئەوە فعلی ڕابردوو هاتووە هەموویان کۆکەرەوە فائەکە و لابردنی ئەکە و هاتنی لە ئەکە هەمووی بۆ چییە؟ بۆ زمانێکی ترە کە بیداتەوە زمانێکی زۆر کورد جابزانە لە چه حاڵەتێکی نەفسی ئای خوای گەورە چۆن تەسویرێکا بەم قورئانە لەو پەڕی هەلەعایە لەو پەڕی تۆقینایە لەو پەڕی بێوەختیایە لەو پەڕی بێکەسیایە لەو پەڕی بێدەسەڵاتیایە خوای سەرۆت و سامانەکەی لە بەردەستیاتی بەڵام زەمەنی بەخشینەکەی نەما زەمەنی ئەوە نەما هەر دەرگاکە بکات و بڵێ کاتێ خەڵکە بیبن بەڵکو خێرێک مەگات هەر بەڵکو تازە زەمەنی ئەوەش نەما کلیلەکەم پێ یا ڕەبی خوای بیان دەمێ فریا کلیل نەماوی تەواو کاتت بەسەر چوو خۆتە بۆیە مەشوری بخۆی ئەنجا سەیری فەرمێ لەولا ئەخەرتەنی بەیا چونکە بۆ تەڵەبە بەڵام لە شوێنی ترە لە باسی ئیبلیسە ئەخەرتەنی یا ئەکەی لێ کردوت
لێرا فەرمێ لەولا ئەخەرتەنی إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين کەچی لەولا بۆ ئیبلیس فەرمێ لئن أخرتني بكسرة لئن أخرتني إلى يوم القيامة لأحتنكن ذريته إلا قليلا لێرە یا ئەکەی زۆرتر هێناوەتەوە لەبەر بەرژەوەندیە و طەلەبە بەڵام لەولا طەلەب نییە بۆیە یا ئەکەی پێویست پێ نەبووە ئەوەندە مەغرور و متەکەبرە ئیبلیس لەوێ پێویستی بە ئەکە نییە طەلەبیش ناکە دتۆ ڕێگام بدە بە تەحەداک و ئاتۆ ڕێگام بدە تا ڕۆژی قیامەت زانە چی لە زۆڕیەتەکەیت خۆی گەورە فەرمی بڕ ئەوە وەخت بۆت وەخت بۆ ئەوە داتێت چکە ئەوان گومڕایکردنی خەڵکەکەی تیان امتحانکردنی خەڵکەکەی تیا دەبڕ بەڵام ئەمیان وەختەکانی لەدەست چوو ئەم لێرە پێویستی بە وەختە شەیتان لەوێ پێویستی بە وەختەکە نییە لەوێ قەسەمە بەڵام لە ظنیا داوای تایە لەولا ئەخەرتەنی إلى يوم القيامة يعني وەکو یەکێ سوێن بخوا بڵێ بەخوا قەسەمە گەرمەجای ئەوەمە دەیتێت تا ڕۆژی قیامەت نزانە چۆن گومڕایەنەکە ئەمە سوێندە بەڵام دیسان تەڵەبێکیشی تایە ڕێگام بدە تا ڕۆژی قیامەت گومڕایەنەکە خاڵێکی تری بەلاغی دەیەم خاڵی ئەفەرمێ فأصدق وأكن من الصالحين فأصدق نافرمي فأتصدق فأصدق فأكشي جارج كدوبات كردوتو يكم سيري كان لدو مقطعة سيري فأصدقك فأتصدقك فأصدق تينج مقطعة فأصدق فأتصدق شاشة فأتصدق ببشش فأصدقك شي كم تركردوتوا بو أو يا ربي خواه بكرترين لفظ بو كم ترين مدد زورترين هاوار زورترين إلحاح بس بو أويك الرقاي بدا صدقتك هذا مجالي صدقتك شينما ما ويكي كم بو صدقيكي زور يا سبحان الله الصدق يعني صدقاتك زور بكم تضعيفي صادق لو يعني كدو جاربوته بصادي مشدد لم يعني فأتصدق هر خير وخيراتك بلام لو يعني مبالغيكي زورتريتها كدو صادقي هنا وتوا كيا ربي خواه بس رقا بدا هرشي خير وخيراتك هي اي كم لبيناويتها بس رقا بدا بلام خواه يقرأ فرمي ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها لم آية أوهم هانا وهاواري كرد أوهم بقربان وبساقيب أوهم إلحاحي كردوا لو كاتي بيتي خوايا بس كلي لكام بدن حساب بانكي كام بدن خوايا بس خيرك أوي لجرفان ما يبي بخشم فريايناك وأنفقوا ويا أفرمي خوايا يقول أفرمي ببخشن وأنفقوا مما رزقكم وأنفقوا مما رزقناكم وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين جوازا أو عند المغفلة وعند الجيلة وهذا نقر صدقة كيكتر أقر صدقة كيكتر بيبا بيعي صالح خوشردني صدقة كوكا صالحيش ناك يجيش كالصالح أو بيعي شاكو بلان صدقة شي نكرت نجو طاعة عبادتك هي فقير حالك فقيري دسته شو نرجع عبادتي يا حافظ قرآن علمي يا جاندتي وبخوتي تر بياو تشاكيكا دلنا اي خوتي كردو رفتار روشتي كرسني هي بو بياو تشاك بيوي صدق زكاتي كشي عمري انا داو بلان املتها وما ازاني اگر بيتو عمركي بدنا خيرات بك بصدقه وخير وخيرات وازاني مش تبى باركه بس مش تبى بارني يا عزيزي يا سيدي نفسي خوش تام كانوا جاري وايا بياوا يا جنا قرزاري الرجوع تماما لتقوى كمي خويا وناوي بيقرت والله ما مستقوا في ديكي كان بيدم ايوه لولا بطنجا كرن $5 خوي لي قتارك روجو كان قريت الروجو كان بقرا عبادتك اصلا روجو كيه بونا يقريته
شەونێژت عیباداتت تەقوا و دینت قورئان خوێندنت ذیکری خوات زەخیرەی قیامەتت بەمانە زیاد کە بەمانە پیاو چاکە بی ڕەفتارت لە ڕەفتاری پێغەمبەر بچێت لەسەر سنەتی پێغەمبەر پەروەردە بە عەلەیهی سەڵات وسەلام سەیری ئەخلاقی ئەو یاوەرە عەزیزانەکە هی ئەو سەحابی و تابعینە عەزیزانەی لە بەردەستی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام پەروەردەیان وەرگرت تۆ کە پیاو چاک بووی با سەدەقەشن نەبێ